حوسنا لە یەکادا شەوەکار و ژینگە پارێزە لە پرۆژەیەکی ئاوێتەبووی هەردوو بوارەکەیدا لەو پارچە پەڕۆیانەی کە ڕیسایکڵین دەکرێن کاری هونەری بەرهەمێناوە و لە پێشەنگایەکدا نمایشی کردووە. لە 28 تابلۆ پێگاتووە تابلۆکانم هەوڵم یاوت ئەو قماشە بە فیڕۆچوانی ئەو پارچانەی کە لای خاتەکانە مێنێتەوە لە بری ئەوەی کە فرە بدرێنە ژینگەوە من بە جۆرێکی تر بیهێنم لە ڕێگەی هونەرەکەمەوە خزمەت بە ژینگە بکەم و لە بەرهەمە هونەریەکانمان بەکاری بهێنمەوە. تابلۆکان تەواوی سکێچ و پێگاتەکانیان لە پارچە ڕیسایکڵبووەکان پێگاتوون وە خۆی دەڵێ لە ڕێگەی هونەرەوە دەیەوێت پەیامی ژینگە پارێزی بە هەمووان بڵێت. خودی ئافرەتێکە هەروها قژەکانیش و بەمونە ستایلی قژەکانی تەواوی ئەو گوڵانن کە لە پارچەکان نامەندا نەدان هەڵم کۆڵیون و بەکارم هێناونەتەوە بۆ سەر و پرچەکەی و ئەمەش شلیلەیەکە کە لە قماشە خوریەکان دیزاینەکەم پێکردووە. ئەم جۆرە کارە هونەریانە جێگەی تێڕامانی مامۆستایانی هونەر و دیزاینەران بوون بە پەیامێکی گرنگی هونەریان بۆ پاراستنی ژینگەزانی. هەمیشە وترێ هونەر نزیکترین بەشە لە ژیانی ئینسان. ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە ئێمە بەریەکەوین. دووبارە بەکارهێنانەوەی ئەو شتانەی کە ئیتری کەڵکی نەماوە فڕایە درێ یا لە شوێنێکا زیایە بۆ ژیان پێدانەوەی بە شکڵێکی کە بە جوانتر ئەم جارە وای لێت لە جوانترین شوێنی ماڵەکە تا هەڵێواسیت ئەمە گەورەترین وەزیفەی هونەرە. لەم ڕێگەوە هونەر بە شکڵێکی زۆر باشتر و کوالێتی تر ئەڕاتە ناو خەڵک بەر خەڵک ئەکەوێت. وردەکاریەکانی سەرنجی ڕاکێشام و دیزاینەکانیم زۆر کاری دیزاینی زۆر بە وردی تیا کردووە کە ئەکرێ ئەمە لەسەر هەر پارچە قماشە تۆ بتوانانی ئیشی تیا بکەیت بەدەر لە تابلۆیەک ئەتوانی بکەی بە دیزاینێک بۆ هەر جلو بەرگێک هەر شێوەیە کە بتەوێ و لەگەڵ ئەوەیە بەکارهێنانەوەی ئەو پارچانەی کە ئەکرێ ئێمە ڕۆژانە فڕێیان بدەین. تابلۆکان دوای نمایشکردنیان لە پێشەنگا هونەریەکەدا بەشێکیان لەلایەن ئامادەبوانەوە دەکڕان هاوکات جەختیش لەوە کرایەوە ئەم بیرۆکە هونەریانە درێژە پێ بدرێت لە پێناو پاراستنی ژینگەدا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.